لە 16 بۆ 15 میلیۆن و 465,500 بۆ هاتوێتەوە، بەڵام لە هەمان کاتدا لە 16 بۆ 28 کە ئەوەندە و نیوی ئەو دەکات 3 میلیۆن و 682,000 بۆ هاتوێتەوە بە دوو مقابل و نیو زیاتر. کێشەمان ئەوەیە پارەمان هەمومان جێدایە، هەمومان جێم کارمان دێتێن دەرەوەڵاوەندە قەردارن ئەوەنتە تەسوێرم کردی هەردێ ئێستا کە 300,000 لۆ هاتیە 300,000 ئەوەش کارمەندەکەیە ڤیدیۆم پێ تەماشاکە هەردێ درم کاکاتوو لۆ پارە واصل نەکردیا ئێستا کامە 400,000 تقریبا بن 300,000 بن 400,000 هاتیە دەسمەوەی کنەوەی برادر ئێستا ڕۆژە گوتی 280 ئێستا دەرە 480 ئەی 380 ئەوێ کێشەکەمان هەر کەسە لە ڕاستە خۆی پارەی وەردەگری ئاش ئازری هەبرێم چییە هەر باس هەموو لۆ بەرچی خۆتی. کاکە سەبارەت بە کارەبای زیرەک ئێمە دڵمان خۆش بکە کارەبای زیرەکمان بۆ هاتوۆ لاریشمانی لە خزمەتەکە و خزمەتگوزاریەکی باشە، بەڵام چەند تێبینێکمان هەیە لەسەر کارەبای زیرەک. کارەبای زیرەک تاوەکو ئێستا تایم نەدراوە کە ڕێژەی هاتنەوەکەی ماگانەمان وەکو یەک بێتەوە. بۆ نمونە من لە لامە لە 16 بۆ 15 میلیۆن و 465,500 بۆ هاتوێتەوە، بەڵام لە هەمان کاتدا لە 16 بۆ 28 کە ئەوەندە و نیوی ئەو دەکات 3 میلیۆن و 682,000 بۆ هاتوێتەوە بە دوو مقابل و نیو زیاتر. بۆ لەبەرچی لە کارمەند و لە مۆزەف دەپرسین دەڵی مەسەلە چییە؟ دەڵێ کاکە پێشمانجی یەک داشکاندنمانە بۆی سەداشکاندنمان نەباوە بۆی وای لێ هاتووە بە پێ و بە دوواداچوونە و لە خەڵکیش دەپرسین هەمووی وایە دووسێمانجی یەکەم کەمت بۆ دێتەوە دواتر کە دووسێمانجی یەکەمت تێ پەڕەن داشکانەکەت بواتەوە دوایەوە ڕێژەیەکی زۆرت بۆ دێتەوە گلەیمان لەوەی هەیە دەنا کێشەمان لە کارەبایەکە نییە کارەبایەکی باشە شتێکی باشە، بەڵام کێشەمان لە متابقی ڕقەمی هاتنەوەی پارەکەیە کە ماگانەی وەکو یەک نایێتەوە.